سڵای خۆی گەورەتان لێبێ لەم ڤیددیوە باسی بابەتێکی گرنگەکەین ئەویش تێڕوانینی خۆمانە بۆ شتەکان قسەیەک هەیە نازانم هی فەیلسوفێکی یۆنانیە یان هی کێیە بەڕاستی بیرم نایەت چکە کەسێک وای وت کە ئەگەڕێتەوە بۆ ئەوان قسەکەش ئەوەیە کە ئەڵێ ئاگر دەتوانین بەکاری بێنین بۆ ئەوەی کە چێشتێکی پێگەرم بکەینەوە یان ئەتوانین بەکاری بینین بۆ سوتانی ماڵی کەسێک چەقۆ بە ئامان شێوە توانین بەکاری بینین بۆ لەتکردنی خواردنێک و ئەشتوانین کەسێکی پێبکوژین بۆیە ئەکەوێتەوە سەر شێوازی بەکارهێنانی خۆت لە ئیسلامە هەمان چەمک هەمان کۆنسێپت هەیە ئەویش بریتە لە چی؟ بریتە لە ئەستێرە ئەم بابەتێکی گرنگە بەلامەوە لەبەرەوەی کوردی خۆشمان کاتێ وشەی ئەستێرە ناسی بەکار ئەهێنی یەکسەر مێشکی ئەچێ بۆ ئەسترۆلۆجی چونکە ئەسترۆنۆمی وەکو لە وێنەکەیە دیارە ئەوانەتان کە ئینگلیزیە زانن جیاوازە لە ئەسترۆلۆجی و ئەسترۆنۆمی زۆریان فەرقە ئەسترۆلۆجی بریتە لەو دیراسەیە وردبوونەوەیە کە ئەستێرەکان بەکارهێنی بۆ ئەوەی کە بزانی ئایا لە داهاتووە چی ڕوایەت سبەی چی ڕوایەت مانگی داهاتوو چی ڕوایەت ساڵی داهاتوو چی ڕوایەت ئەمە پێوترێ ئەسترۆلۆجی ئەسترۆنۆمی بەعکسەوە ئەسترۆنۆمی بریتە لە دیراسەیەک بریتە لە عیلمێک کە دانیشی دیراسەیە واکی بزانی ئەستێرەکان چین یعنی لە ڕێی عیلمەوە بزانی ئەم ئەستێرانە چین بە ئاسمانەوە و هیچ باوەڕیشە بەوە نییە کە ئەمە ینی باڵین زانستەکە باسی ئەوە ناکا کە ئایا تۆ پێویستە باوەڕە پێی هەبێت کە ئایا کاریگەریان هەیە بەسەر ئینسانەوە یان نەخێر علمێکە و تاو علمەکە سەلمێنراویشە بۆ نمونە بەڵگەی هەیە بەس ئەسترۆلۆجی بەڵگەی نییە تەنها بیر و باوەڕی کۆمەڵی کەسە باوەڕیان پێێتی جا لە زمانی کوردیە ئێمە وشەی ئەستێرە ناسیمان هەیە کە زۆر کەس لی تێکەڵەبێت ئەستێرە ناسی جاروبار لە بری ئەسترۆلۆجی دانراوە و جاروباریش لە بری ئەسترۆنۆمی دانراوە لە کاتێکا من خودی خۆم لەم ڤیددیۆیە ئەسترۆلۆجیم بە ئەستێرە بازی وەرگێڕاوە جا نازانم ئایا ئەمە ڕاستە یان نە لە بری بازی ئەکەن واتە یاری ئەکەن بە ئەستێرەکان لەگەڵ ئەسترۆنۆمیش پێوترێ ئەستێرە ناسی لەبەرەوەی بریتە لەو زانستەی کە ئەبێتە هۆی ناساندنی ئەستێرەکان بە تۆ باشە ئەمە دوو شتی زۆر زۆر جیاوازە لێک ئەوەی کە ئیسلام ڕەخنەی لێگرێ و بە هانی شوێنکەوتوانی دەدات کە بە هیچ شێوە نەچن بەلای هیچ گرنگ نییە هیچ ئەسڵی نییە بریتە لە ئەسترۆلۆجی نەک ئەسترۆنۆمی بەعکسەوە ئەسترۆنۆمی هانت ئەدات قورئان هانت ئەدات کە بەدوای ئەسترۆنۆمیەوە بچیت بەڵام ئەسترۆلۆجی نەخێر چۆن لە حەدیثێکە هاتووە پێغەمبەر محەممەد درودی خوای لێبێت صلى الله عليه وسلم أفرمت من اقتبس شعبة من النجوم فقد اقتبس شعبة من السحر زاد ما زاد باشا كوملك حديثي تريشمان هي بهمان چمك كباسي تنجيم كات تنجيم وتا استربازي وتا استرولوجي كحرامة حدیثەکە فەرمێت چی فەرموودەکە ئەفەرمێ هەر کەسێک علمێکی کەمیش بێت لە نجوم واتە ئەستێرەکان وەربگرێت لەوێ مەبەستی لەو ئەستێرە بازیەیە نەک ئەسترۆنۆمی ئەوە چی کردووە پارچەیەکی وەرگرتووە لە چی پارچەیەکی بچووک لە علم لە چی لە سحر زادە مازادەواتە تۆ هەر کاتێک خەریکی ئەستێرە بازی بیت هەر کاتێک خەریکی ئەسترۆلۆجی بیت وەکوا بە خەریکی سحر بیت جا سحریش بەڕوون و ئاشکرا ناچمە سەر حەدیث باچمە سەر قورئان بەڕوون و ئاشکرا سحر کوفرە لە ئاەتی 102 سورەتی بەقەرەیە ئاەتێکی دوور درێژمان هەیە کە لێرە ناتوانم هەمی باسکەم بەس تەنها ئەوەنە ئاماژەی پێدەم کە سحر کوفرە
ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر. ڕێک بە دوای کەفەڕوو ئەوشەی کەفەڕوو چی هاتووە؟ يعلمون الناس السحر. ڕاستیان شاردوتەوە، یعنی دەرچوون باڵێن تووشی کوفر بوون لە ڕێی چیەوە؟ لە ڕێی ئەوە کە خەڵکیان فێری سەحر کردووە. ڕوون و ئاشکرا دیارە. زۆر باشە. ئەمە ئەسترۆلۆژی زانیمان چییە؟ ئەسترۆنۆمیش زانیمان چییە؟ ئەسترۆنۆمی لەکوێ قورئانە هاتووە کە هەنمان بدات؟ سێم ئاەتە بکەن. لە ئاەتی 6 سورەتی قاف خوای گەورە فەرمێ چی؟ ئەفەلەم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها وزيناها وما لها من فروج. يعني چی؟ يعني ئایا سەرنجی ئاسمانی سەروی خۆیان نەداوە کە چۆن بنیادمان ناوە و چۆن ڕازاندومانەتەوە هیچ کەم و گوڕیەکیشی نییە؟ بەتایبەت کاتی خۆراوە بوون چەند جوانە ئەگەر دیقەتان دابێ کاتێککە جەو پاکە بوونە، یعنی زۆر عەجیبە، زۆر زینەتێکی عەجیبی هەیە ڕازێنراوەتەوە بە ئاسمانەوە. یان کاتێککە دوورەکەیتەوە لە شارەکان ئەچی بۆ گوندێک، ئەچی بۆ ناوچەیەکی دوورەدەست تاکو ڕووناکی نەمێنێت، ڕووناکی شار، کاتێککە سێری ئاسمانەکەی ئەڵی بە خۆڵ وەکو خۆڵ ئەستێرە ڕژاوە بە ئاسمانە، کاتێککە سێرێکی زۆر هەستێکی سیر و عەجیب بۆ دروستەکات، لە جوانیە، لە عەزەمەتە، لە مەزنێتیە با بڵێین. ئەمە هەمووی ئەسترۆنۆمیە، یعنی هانت ئەدات. باشە؟ بەناڕاستەوخۆ هانت ئەدات. خوای گەورە لە ئاەتێک ترە لە ئاەتی 12 سورەتی فوسیلەت ئەفەرمێ چی؟ وزينا السماء الدنيا بمصابيح وحفظا. ئاسمانی دنیامان بە چراخان بە کۆمەڵێک چرای زۆر ڕازاندوێتەوە. خوای گەورە بۆچی بە ئەستێرەکانە فەرمێت چرا؟ لەبەرەوەی چرا ئەبێتە هۆیەوەی کە تۆ بەردەمی خۆتی پێ ببینی لە تاریکیە. ئەستێرەکانیش بەمان شێوە. گەشتیارەکان و ئەو کەسانی کە گەشتیان کردووە لە وڵاتێک و بە وڵاتێکی تر وەختی خۆی پێشەوەی کە کارەبا بێتە ئاراوە و بە تایبەت ئەوانەی کە خەریتەیان پێ نەبووە، پێم وابێ ئانش کە خەریتەیان پێ بووە هەر ئەستێرەیان هەر بەکارهێناوە بۆ چ شتێک؟ بۆەوەی کە ڕێ بدۆزنەوە، وەکو چۆن تۆ چرایەکەت پێ ڕێی پێدۆزیتەوە لە تاریکیە. باشە؟ ئاەتێکی ترمان هەیە لێرە بیرم چوو دایبنێم، ئەفەرمێ وبالنجم نجم زینی هێنێت ئەوت ئاەتی 16 سورەتی النەحل ئەفەرمێ وبالنجم هم يهتدون. باشە؟ ئەڵێ لە ڕێی ئەستێرەوە ئەوان چیەکەن؟ ئەوان هیدایەت ئەدرێن. یعنی چی؟ یعنی ڕێ ئەدۆزنەوە، بەستی ئەوەیە، یعنی ڕێ ئەدۆزنەوە لە تاریکیشەوە. نەجم لێرەیان بەستی لە چییە؟ مەبەستی لە ئەستێرەی باکوورە. نافەرمێ وبالنجوم، ئەفەرمێ وبالنجم هم يهتدون. ئەمە لە سیاقی ئاەتەکەیە، ئەگەر لێرەیە دیقەتی پاش و پێشەکەی بدەن، باسی چیەکە؟ باسی نیعمەتەکانی خوا ئەکات، لە کۆتاییشا فەرمێ وئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها. یعنی بە کورتەکەی باسی لایەنێکی پۆزتیڤین ئەستێرە ئەکات کە مرۆڤ بەکارهێنێت وەکو نیعمەتێکی خوای گەورە. تەنانەت هەموو سەتەلایتەکان نا، بەس کۆمەڵێک سەتەلایت هەیە کە ئەستێرە وەکو ڕیفرەنس پۆینت بەکارهێنێ بۆی کە لە ئاراستەی خۆی لا نەدات کاتێک بە دەوری زەوی ئاخولێتەوە. یعنی ڕاستە مرۆڤ ئێستا، هەموو مرۆڤێک ئێستا ئەستێرە بەکار نایانێ بۆ مەسەلەی دۆزینەوەی ڕێ، بەڵام هەندێک سەتەلایتمان هەیە کە ئەتوانێت ئەوە بکات. تەنانەت ئەگەر لە داهاتووە مرۆڤ بگاتە ئەو پلەیە کە زۆر بەرەو پێش بچێ لە ڕووی گەردوونناسیەوە، هێشتا هەر ئەستێرە بەکارهێنێ بۆ ئەوەی کە ڕێ بدۆزێتەوە لە بۆشایی ئاسمانە. ئەمە وتم ئەگەر، ناڵێم 100% ڕوو ئەدات. باشە؟ خوای گەورەم لایەک سەلامەت کات.